بەستێنە کۆمەڵایەتیەکانی شکڵگرتنی شۆڕشی 1357 ئێران و هۆکارەکانی شکستهێنانی بەشی دووهەم. لە بەشی یەکەمی ئەم بابەتەدا باسمان لە بەستێنەکانی شکڵگرتنی شۆڕشی 1357 و بەرنامەی ڕێفۆرمی ئەرزی و کاریگەریەکانی لەسەر چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا و بە تایبەتی دانیشتوانی گونجەکان کرد. ئێستاش سەرنجتان بۆ بیستنی بەشی دووهەمی ئەم بابەتە ڕادەکێشم، بەڵام ئەم بەرنامەیە کە بنەماکەی لەسەر ڕێفۆرم و چاکسازی ئەرزیدا ڕێژرا بوو لە هەمان کاتدا محافزەکارانە و بە یەک مانا ناکارامە بوو. بۆ نمونە هەرچەند خاوەنداریەتی زەوی بە بەشێک لە جوتیارەکان بەخشرا، بەڵام جانەوەی قیستی 11 ساڵە بۆ توێژی خوارەوەی جوتیارەکان کە نزیک بە 30% دانیشتوانی گونجەکانیان پێکدەهێنا زۆر ئەستەم و دژوار بوو، تا ڕادەیە کە توانایی جانەوەی قیستی قەرزەکانیان نەبوو. هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە زۆربەیان ناچار بن زەویەکانیان بە بەهای هەرزان بفرۆشن بە دەرەبەگەکانی پێشتر و یان جوتیارە دۆڵەمەندەکان و خۆیان بێ و درێژە پێدانی ژیانیان بە ناچار ڕوو لە شارەکان بکەن. گۆنشینە بێزەویەکانیش کە نزیکەی 40% هێزی کاری گونجەکانیان پێکدەهێنا بە هیچ شێوەیەک لە چوارچێوەی بەڕێوەچوونی چاکسازی ئەرزیدا نەیان توانی ببنە خاوەن زەوی. بەم بۆنەوە دڵسارد و ناڕازی لە دەرەنجامی چاکسازیەکانی دەوڵەت بە ناچار لە دەوروبەری شارەکاندا نیشتەجێ بوون و لە حاڵێکدا کە لە کەمترین خزمەتگوزاریە شاریەکان بێبەش بوون حەڵەبی ئاواکانیان پێکدەهێنا. بەم شێوەیە بە بەردەوامی ڕێژەی دانیشتوانی دەوروبەری شارە گۆڕەکان کە لەو پەڕی هەژاری و بێبەشیدا ژیانیان بەسەردەبرد و ڕژیمی شایان بە هۆکاری بارودۆخی نالەباری خۆیان دەزانی پەرێدەسەند. هەر لەم سەردەمەدا و بەهۆی بەکارهێنانی مۆدیلی نوێژینکردنەوە و چاکسازی بۆرژوازی لەلایەن ڕژیمی شاوە، زانکۆکانیش لە حاڵێکدا پەریان سەنکە لەلایەکەوە ئاستی خوێندنی ئاکادێمی و تەکنیکی لەواندا زۆر نزم بوو و بەڕێوەبەرایەتیەکی دواکەوتوانەیان هەبوو کە نەیتوانی وەڵامی ئەو هیوا و ئاسۆیانە بدەنەوەکە لەم دوایانەدا بەرەوڕووی زۆرێک لە گەنجەکاندا کرابەوە و لەلایەکی ترەوە بەهۆی زاڵبوونی کەشوهەوای ئەمنیەتی بەسەر ناوەندە فێرکاری و زانکۆکاندا لەلایەن ڕژیمەوە هەر چەشنە ناڕەزایەتیەک بە توندی سەرکوت دەکرا. لەژێر کاریگەری ئەو دۆخەدا خوێندکاران هەر لە سەرەتای چوونیانەوە بۆ زانکۆکان ناڕازی و بەرهەڵستکار بوون. بەم شێوەیە سەرکوتکردن، نەبوونی ئازادی ڕادەربڕین و قەدەغەبوونی هەر چەشنە چالاکیەکی سیاسی لە زانکۆکان و دەرەوەی ئەو ناوەندانە پاڵنەر و هاندەری ڕووناکبیرانی ناڕازی بوو بۆ چالاکی تونندڕەوانە لە بەرامبەر ڕژیمدا. هەرچەند ژنان توانی بوویان لە هەندێک ئازادی کۆمەڵایەتی سوودمەند ببن، بەڵام کاریگەری ڕاستەوخۆی چاکسازیەکە لەسەر ژیانی ژنانیش زۆر محافزەکارانە و کەمڕەنگ بوو. ڕژیمی شا لەم بوارەدا توانایی و جورئەتی ئەوەی نەبوو کە چاکسازیەکی بنەڕەتی بەتایبەت لە بواری دەسەڵات و نفوزی ئاین و ئەو یاسا و ڕیسایانەی کە بە پاڵپشتی شەریعەتی ئیسلام جێگیر ببوون ئەنجام داد. بەم شێوەیە شان نەیتوانی لە ناو ژنانی ئێراندا لە ڕێگای بەڕێوەبردنی چاکسازی مەدەنیەوە پێگەیەکی پچە و بەدەست بێنێت. هەر لەم سەردەمەدا داهاتی ئێران لە ڕێگەی هەناردەکردنی نەوتەوە بە ڕێژەی 4 هێندە زیادی کرد. ئەم داهاتە زۆر و زەوەندە بووە هۆی گەشەکردنی خێراتری پەیوەندی سەرمایەداریەکان لە وڵاتدا. هەروەها بووە هۆی پەرەسەندنی بۆرۆکراسیەکی بێجەر و پێکەر کە ئەوەندەی تر ناڕەزایەتی جەماوەری لێ دەکەوتەوە. هەروەها هاوکار لەگەڵ بەرزبوونەوەی داهاتی هەناردەکردنی نەوت لە حاڵێکدا کە چاوەڕوانیە ئابووری و کۆمەڵایەتیەکانی جەماوەر بەرز دەبووەوە کە لێنی نێوان هەژاران و دەوڵەمەندەکان بە بەردەوامی قوڵتر و بەرینتر دەبووەوە. داهاتی نەوت ئەو هەلەی بۆ ڕژیم ڕەخسان کە دەست بگرێت بەسەر بەشە بنەڕەتیەکانی ئابووری وڵاتدا و ببێتە گەورەترین خاوەنکار. هەر لەم سەردەمەدا گەندەڵی داراییش لە دەم و دەستگا بۆرۆکراسیەکەی دەوڵەتدا ڕیشەی داکوتا. گەندەڵی لە ناو دەرباری شا پەرێسەند، سەرمایەدارانی گرێزراو بە تۆڕی هەزار بنەماڵە کە پێک هاتبوون لە کەسانی نزیک بە شاو دەربار گەشت دەرفەتەکانی پەیوەندیدار بە پێشبڕکێ ئازاد بۆ بەدەستهێنانی گرێبەستە بازرگانی و
بەڵێندەرایەتی یەکتجاری و ئابوووریەکان لە چەند ڕکابەرە هاوچینەکانیان دەردەهێنا. بەم شێوەیە توێژێکی سەرمایەداری ناڕازی سەری هەڵدا. هەروەها بەهۆی ڕێفۆرم و چاکسازیەوە توێژێکی مامناوەندی دەوڵەمەندیش ئیمتیازگەلێکی بەدەستهێنا و چینێکی مامناوەندی بەربەڵاو کە نەیتوانی بوو لەو ئیمتیازانە بەهرەمەند بێت و هۆکاری ئەمەشیان بۆ ئەو جیاوازی و هەڵاواردنە دەگەڕاندەوەکە ڕژیم لەناو هاوڵاتیاندا پێکی هێنابوو سەری هەڵدا. چاکسازی ئەرزی لە سەرەتادا بۆ ماوەی چەند ساڵێک نەبووە هۆی زیادبوونی وەبەرهێنانی کشتتوکاڵ. ئەمەش بووە سەبەبی گرانبوونی ڕۆژ لە دوای ڕۆژی پێداویستی ڕۆژانەی جەماوەر و قەیرانێکی ئابووری کە زۆرتر لە گرانی شت و مەکدا خۆی دەنواند بەسەر هاوڵاتیانی ئێراندا داسەپێنرا. بەم شێوەیە چاکسازیەکانی شان نەتەنها نەیتوانی کۆتایی بە کەلێن و ناهاو سەنگیە کۆمەڵایەتیەکان بهێنێت، بەڵکو بووە هۆی قوڵتربوونەوە و پەرەستەندنی کێشەکان. کۆمەڵگە ئێران لە هەمان دەیە چلی هەتاویدا هەڵگری تۆبی شۆڕشێک بوو کە توانایی لە ناوبردنی پاشماوەکانی پەیوەندی کۆنی دەربەگایەتی لە گشت بوارەکانی ئابووری، کۆمەڵایەتی و فەرهەنگیدا هەبوو. بەڵام چاکسازیەکانی شا ئەو شۆڕشەی بۆ ماوەیەکی نەچەندان درێژخایەن لە دەستوری کاری کۆمەڵگەی ئێران دەرهاویشت. ئەمە لە حاڵێکدا بوو کە هاوکات بواری بارودۆخێکی شۆڕشگەرانەی تری لە ناوخۆیدا پێک دەهێنا.